لارێکی بەهێزی هەفتەی 19 خولی نایابی کوردستان شێروانەی پێشەنگ بووە میوانی شەقڵاوەی دواوەی ڕیزبەندی لە ناوەڕاستی نیوە یەکەمی یاریەکە سالم عامڕی ناوبشوان لێدانێکی سزای بۆ شێروانە ئەژمار کرد. بیلار ساڵح بە سەرکەوتوی جێبەجێ کرد و تیپەکەی بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشخست. دوای تێپەڕبوونی تەنها 3 خولێک بەسەرم گۆڵا ئەم جارە ناوبشوان لێدانێکی سزای بۆ شەقڵاوە ئەژمار کرد. محەممەد والح دهقانی ئێرانی ئەنجامەکەی بۆ خاوەن ماڵ یەکسان کردەوە. لا نیوەی دووەم و لاخولەکی 52 بە سوودوەرگرتن لە لێدانێکی ڕاستەوخۆ و بەرزکردنەوەیەکی بیلار ساڵح محەممەد جەلال با لێدانی سەرتوانی جارێکی دیکە شێروانە پێش بخاتەوە بە گۆڵی دومی بگەێنێت. لە ناوەڕاستی نیوەی دوم جارێکی دیکە محەممەد والح دهقانی ئێرانی گەڕایەوە و گۆڵی دومی خۆی و یانەکەی تۆمار کرد و ئەنجامەکەی بۆ شەقڵاوە یەکسان کردەوە. یاریەکەش هەر بەم یەکسانی کۆتایی هات. شێروانە هەر لە پێشەنجیانەکانە و خاڵەکانی گەیاندە 37 خاڵ، شەقڵاوەش بە 15 خاڵ لە پلەی چواردە و کۆتایی ڕیزبەندی خولەکەیە. حوسێن محەممەد کەناڵی پێیام شەقڵاوە.